بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستدا بەشێک لە ڕکلامی میدیا کوردیەکاندا ژن وەکو کاڵایەکی بازرگانی بەکار دەهێنرێت و کۆربەندی ژنان دەتوانن داوا دەکە کە لە مەودووە سنوورێک بۆ بەکاڵاکردنی ژنان لە ڕکلامکردندا دابنرێت. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی مامۆستای ڕاگەیاندن و مامۆستای زانکۆ پسپۆری ڕاگەیاندن هەروەها مەهاباد عەبدول ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەولێریشەوە هەندرێن ئەحمەد سکرتێری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. بەکارهێنانی ڕەهای ژنان بۆ ڕکلامی بازرگانی چالاکانی بواری ژنانی هێنایە دەنگ و لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا یاداشتێکیان ئاڕاستی وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیاکانی بواری بەرهەمهێنانی ڕکلام کرد و تیدا دەڵێن ڕۆژانە چەندین ڕکلامی بازرگانی کە پڕن لە سوکایەتی و کەمکردنەوە و تەخوینکردن بە پێگە و ڕۆڵی ژن لە کۆمەڵگەدا لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەخش دەکرێن. وەک لای ڕای گشتی ڕوونە و ڕۆژانە بەرچاومانەکەوێت و گوێبیستی دەبین چەندین ڕکلامی بازرگانی کە لەلایەن زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە پەخش دەکرێن پڕن لە سوکایەتی و کەمکردنەوە و تەخوینکردن بە پێگە و ڕۆڵی ژن لە کۆمەڵگەدا. پەیامیان بێدەسەڵات نیشاندان و پێدانی ڕۆڵی نەرێنیە بە کەسێتی ژن وەکەم نیشاندانی تواناکانی وەکوتکردنەوەی ڕۆڵی گەورە و گرنگی ژن تەنها وەکاری ناوماڵ. ئێمە وەک کۆبەندی ژنان دەتوانن کوردستان ماوەیەکە بە وردی سەرنجمان خستۆتە سەر ئەم ڕکلامە بازرگانیانەی کە بە ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان لە زیادبوونایە بەبێ هیچ فلتەر و سانسۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە چڕی بڵاو دەکرێنەوە. بۆیە لە ڕێی ئەم یاداشتەوە داوا لە هەریەک لە وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ڕکلامی بازرگانی دەکەین بە ئاگایی زیاتر وە سەرنجی زیاترەوە بیرۆکەی ڕکلامەکان دیاری بکەن هیچ جۆرە بێڕێزی و بە کەمزانینێکی تیان نەبێت بەرامبەر بە ژنان بە هیچ جۆرێک ڕەزامەندی لەسەر ئەو ڕکلامانە نەدەن بۆ بڵاوکردنەوە کە لەمڕۆ نەشیاون بەڵکو کۆی ئەو بەرهەمانە بە فلتەری وردا تێپەڕن بەر لەوەی لە شاشەکانەوە پیشان بدوێن. بەرپرسێکی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانی ئاماژە بۆ دەکات ئەو ڕکلامانی لە ئێستادا پەخش دەکرێن بە کاڵاکردنی ئافرەتانە و بەکارهێنانیانە بۆ ڕازاندنەوە و جوانکردنی بەرهەمە ناشرینەکانی بەشێک لە کۆمپانیاکان. دیارە بازرگانیکردن بە ئافرەتەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە بکوونیکردنی بە ڕکلام و کردنی بە کاڵایەکە لە ناو هەرێمی کوردستانە بە هەموو شێوەک بارزگانی پێوە ئەکرێت و گاڵتە بە هەست و سۆزی ئافرەتانەکرد لە ڕکلامەکاندا بەکارێنێ بەبێ حساب بۆ بەهاو بوونیەت و عقل و معرفەتی ئافرەتان بکرێت لە هەموو بارەکاندا ئەبینیت کە ئافرەتان بە تایبەتی لە هەرێمی کوردستانە بەبێ ڕقابەیەکە بە لەسەر ئەو ڕکلامانی کە بە ئەنجامەگەێنێ بەبێ کە ڕقابەیەکە بێت لە کەناڵەکاندا بۆ دانانی بازرگانیەک بکردنێکی خۆی بە کەوکو ئافرەتیش بەکارێنێ بۆ بازرگانیکردن ئەبین لە هەرێمی کوردستانە بەڕاستی بۆ بە کارێکی زۆر ناشیا و ناڕەوا ئەبینی چەنداشتی ناجۆرا و جۆر بڵاو ئەکرێتەوە و ئافرەتان ئەکرێ بە ڕکلام بۆ بابەتە سێر و سەمەرەکانی خوان و ئافرەت بە وێنەیەکی زۆر کۆمەڵە سیفاتی ناشیا و ناشرین کە هەمیشە ئەبینی لە ڕاگەیاندنەکانە ئافرەت ئەکرێت بە وەکو چۆنە کاڵایەک بۆ بەهادان بە بەرنامەکانی خۆیان هەچی سیفاتە ناشیا و ناگونجاوەکانە بۆ ئافرەتان دانێت کە بەداخۆ کە ئافرەت بە تایبەتی ئافرەتانی کە خاوەن پێیان من تایبەتمەندی خوانێ بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بە ڕکلامی بازرگانی و نزمی ئاستی چاودێری لەسەر ڕکلام ژنان کۆڵەکەی سەرەکی دەرهێنەری ڕکلامە بازرگانیەکان و بەڕەهایی و بە شێوازی جۆرا و جۆر نمایش دەکرێن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بچینە سەر مەسەلەی بەکارهێنانی ئافرەتانە وەکو کاڵایەکی بازرگانی لە ڕکلامە سەرتەبزانی ڕکلام چییە و جۆرەکانی ڕکلام چی؟ بەناوی خوای گەورە دیارە ڕکلام پرۆسەیەکی بازرگانی میدیایی کۆمەڵایەتیە کە ئەڵەم بازرگانی میدیایی کۆمەڵایەتی ئیشم بەو سێ ڕەگەزە هەیە ینی هەم شتێکی ئابووری و بازرگانیە و هەم وەسایلی ئەعلام و میدیای تیا بەکارهێنرێ و هەم لەناو کۆمەڵگەشە ئەو بابەتە پێشکەشەکرێ واتە ئەو کەسێک کە ڕکلام دروستەکە و ڕێکلام ئەکرێ و پەخشی ئەکا و بڵاوی ئەکاتەوە بێ ئەگای لەوە بێکە ئەو لە ناو مجتەمەع و ناو کۆمەڵگەیەکە ڕێکلام بڵاو ئەکاتەوە و دیارە ئەم پرۆسەیەکە بۆ ڕەواجدان بە کاڵا و شمەکەکان
و بۆ ئاشناکردنی کڕیار و بەکاربەر بە ئەو کاڵا و شمەکانەی کە لە بازار هەدیار لەگەڵ گەشەکردنی بواری ئابووری ڕکلامیش گەشەی کردووە و پەیوەستە بە گەشەکردنی بواری ئابووریەوە و بەشێکی زۆریش لە ڕکلامەکان ئەبنە پاڵپشتێکی بەهێز بۆ دەستگا میدیایەکان بەشێکی زۆر لە دەستگا میدیایەکان ینی بەشێکیشە لەسەر بەخۆبوونی دەستگا میدیایەکان دەستگا میدیایەکان کاتێک کە پشت ئەبەسن بە ڕکلام ئەو کاتەر ناچار نابن پەنابەر نەبەر شوێنێک بەرجێگایەک چونکە ڕکلام ئەبێتە سپۆنسەر بۆ دەستگا میدیایەکە و پاڵپشت وە ئەبێتە پاڵپشتێکی دارایی بۆ دەستگا میدیا دیارەمە ڕکلامی ئابووریمان هەیە ڕکلامی سەحی و تەندروستیمان هەیە هەندێک ڕکلامان هەیە کە بۆ ئاشناکردنی نەخۆشیەکە یا بۆ وریاکردنەوەی لە مەترسیەک وریای ڕێنمایی تەندروستی و ینی بەشە زۆرەکانی سیاسیشمان هەیە و خۆی ڕاستە هەندێک جار ئیشکال دروستە بێت لە بینی مستەلاحی پرۆپاگەندە و مستەلاحی ڕکلامە ڕکلام بەش زیاتر پرۆپاگەندە و خۆی سێ مستەلاح هەیە کە زۆر جار تێکەڵی نوێنە دروستە بێت دەنگۆ پرۆپاگەندە لەگەڵ ڕکلام دەنگۆ بە معنە عەرەبیەکەواتە شایعە پرۆپاگەندەش بە معنە عەرەبیەکەواتە دیعایە ڕکلامیش بە معنە عەرەبیەکەی واتە ئیعلان نەک ئیعلام ئیعلان واتە یعنی زیاتر ڕکلام بۆ کاڵا و شمەک بکە زیاتر ینی ناڵم لە 100% ینی هەندێک جار ئەژووتری ئەلعلان السیاسی ینی بەشی سیاسەکەشی بکە بەڵام زۆرینەی کات ڕکلام پەیوەستە بە بازار و بە بواری ئابووری بە بواری شمەک و کاڵا و برنج و هەموو ئەو کاڵا و خواردنەوەنی و ئەوانەی کە ڕەبتە بە ژیانی خەڵکەوە زۆرێک لە خەڵک هەندێک زۆربەی کات ڕکلامەک و پروپاگەندە دەبین ناو بازار ئاوترێ یان ناو کۆڵانەکان یان ناو ماڵاکەدا نیشڵێسە کاتی دیعایەکان خۆی دیعایەوەتە پروپاگەندا هەندێک جار پروپاگەندەش ڕەبتەکرێت بە درۆکردنەوە کە پروپاگەندی بەڵام بەشێکردنەوە نیە ڕکلامەکانەوەیان نیە بۆیە ینی مثلەن آخر هەڵخەڵەتان ناڕاستی بۆیە تێکەڵی دروست آخر نا خۆی پروپاگەندە ڕەبتی نیە بە ناڕاستیەوە تا تۆ بڵێ مادام ڕکلام ناڕاستی تێکەواتە ئەوە پروپاگەندەیە پروپاگەندەوەتە دیعایەکردن بۆ فکرێک بۆ ئایدۆلۆژیایەک بیر و بۆ شوونێکی سیاسی یعنی تۆ لە انتخابات هەڵبژاردنەکانە پروپاگەندە بەکارێنی حزبی سیاسی پروپاگەندەیەکە دەستگای ڕاگەاندنی دروستەی بۆ پروپاگەندەکردن نەک بۆ درۆکردن ئەوەی کە ڕەبتە بە درۆکردن و دیارنەبوونی سەرچاوە و چاواشەکردنی خەڵک ئەوە زیاتر شایعەیە و دەنگۆیە بەڵام ئەوە تەمان خەڵک ناتوانێت بە ئاسانی کەوتت ڕکلامەک و سەرچاوێکی دارایی بۆ ڕاگەاندنەکان بەکاردێنرێت بەڵام واز ناکەی زۆر جار بۆ نمونە لە پێدانی ڕکلام بەتایبەتیەوەی کە پەیوەندی بەدام دەستگاکانی حکوومەتەوەی لە کوردستان نی قۆڕ کراوە لەلایەن چەند میدیایەک نادرێت بە میدیایی دیکە خۆی ئەوە یعنی کە باسی هەرێمی کوردستانەکەی تر هەموو شتێک تێکەچێ بەسەرێکە نازانین چۆن تەصنیفی ئەم بارودۆخە بکە یعنی خۆی کاتێک کە ئابووری سربەخۆ نەبوو کاتێک کە حیزب و حکوومەت هەمووی تێکەڵ بوو بەسەرێکە کاتێک کۆمپانیا ئابووریەکانیان حیزب و ئیستیغلال دەکرێ ئەو کاتە کۆمپانیا ڕکلامەکانیش لەلایەن دیارە حیزب باڵادەستەکان ئەوانەی کە نفوزیانەیە کە هەژمونیانێ ئەوانە ئیستیغلال دەکرێت لەبەر ئەوە یعنی ئەبێ خۆی لە یاسا سەروەر بێ ئەبێ ئابووری سربەخۆ بێ ئەبێ یعنی ڕکلامەکان تێکەڵ نەکرێن بە هەندێک یعنی شتی نەشیاو لەبەرەوە یعنی کاتێک شتەکان جیا ئاکرێتەوە بە شێوەیەکی زانستی ئەو کاتە توانێت قسە لەسەر ڕکلامێکی تەندروست سپاس دەکەم هاوات خەنجەناویش بەخێر بێ سەبارەت بە مەسەلەی ئەمڕۆ کۆربەندی ژنان نەتوانن داوای کردبوو کەیستر ژناوەکو کاڵایەک بەکار نێنرێن لە ڕکلامدا هەستان کردووێ وەکو ڕێکخراوەکانی ژنان کە ینی حاڵەتی بەکارهێنانی ئافرەتان وەکو کاڵایەک لە ڕکلامدا زیادی کردووە بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندانی کەناڵی پێیان و بینەرانی بیسەرانی گەویستی کەناڵەکەن طبعا بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەندامی تۆڕی کۆربەندی ژنان دەتوانن ئەندامان هەیە لەوێ خۆشبەختانە ئەوەی کەوای کردوم کۆبەندە دووسکا لەسەر پرسە ژنانەکان دروست بووە یەکێ لەو شتانی کە بەڕاستی وای کردی ئێمە یاداشتە تەقدیمی ڕاو و جەماوەر و حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و کۆمپانیا کانی کە مەشغوڵ و کار ئەەکەن بۆ ئیرکلام یاداشتەکەیان تەقدیمکەین بەڕاستی هەستمان کرد ئافرەتان بە شێوەیەکی گشتی کە لەو بوارەیە ئیشەکەن وەکو کاڵایەک بەکاریان هێنن سنوورێکیان نەهێشتێتەوە بۆ ڕکلامەکان کە ئیکەن بەس بە کاڵاکردنەکە چۆن ینی چۆن بەکو کاڵایەکی بەکاردێنمە جۆرێکە لە بازرگانی کردن بە مەسەرەن بە ئافرەتی شوێ خود جیاواز زانی چۆنە کاک حەکیم ئێمە گرفتەکەی ئێمە لەوەیە زۆر جار بۆ بەدەستهێنانی مەبلەغێک پارە ئەم کارە ئەکراوە یا هەندێک جار بۆ دەرخستنی خۆیان
ئەفغانی ئەوە بۆیان کردووە ینی وا گرنگیان کردووە لەلایەن ئێوە دەرئەکەون ئێوە گرنگن ئێوە جوانن بۆ نمونە ئەنی بەم شتانە حتا ڕکلامەکان وای کردووە ئەگەر ئافرەتانێک کە بن جوان نەبن پەنایان بردوۆتە بەر نەشتەرگەری جوانکاری بۆ ئەوی جوانتر دەرکەون لەو ڕکلامەی کە ئەیکەن ئەمە وای کردووە بەڕاستی ئێمە هەستین ئەم یاداشت بکەین سنوورێک دابنرێت ئێمە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری و ئەو کۆمپانیان ناکەین بەڕاستی سنووری دابنرێت یاسایەک دەربچێت بۆ ئەوەی بتوانرێت بە وردبینیەوە ئەو ڕکلامانێک کە ئەکرێن بخرێنە بەرباز گرفتی ئێمە چیانی بۆ نمونە شامپۆیەک بۆ پاکەرەوەی مرۆڤ بەکارهێنێت پاسابوونێک بۆ پاکەرەوە بەکارهێنێت پیسی پێلا ئەبرێت ئافرەتێکی خراوەتە سەر ئەمە بەکاڵاکردن نییە ینی بەڕاستی مەساتە ئەمەگە بزانانی ئەمە ئازادی تاکە زۆر جاریوا هەبووە کاتێک کە ئێمە باسمان لێ کردووە وتیانە ئەو ئازادی تاکە ئێمە نابێت پێشێلەکەین ئێمە ناڵین ئازادی تاک پێشێلەکەین بەڵام ناکرێت بە ناوی ئازادیەوە بەهاگرنگەکەی بەڵام بەشێکیش لە ژنە یاخود ئەو یاخود بڵێن کارکتەرەکانی ناو ڕکلامەکان خۆیان بەشێک نین لە ڕەوازان بۆی کارخۆشیان لە توێژی ژنان و ئافرەتان جا ئێمە پامیشمان هەیە بۆ خانمەکتەرانە بەڕاستی گرنگی بن بەوەی لە چی بوارێکا ڕکلامەکەن هەندێک جار بابەتێک ڕکلامی بۆکەن کوالێتی نییە کام حەکیمیانی بەڕاستەکە ئێدۆ گرنگە ئەو شتەیە من بنمونە باسی ئەەکەم بۆ شامپۆیەک لە کوردستان ڕکلام کرابوو خاتونێک کردبووی هەر خاتونەکە کوردیشە ینی گوێبیست بووم لە ئافرەتێکەکەی وەڵڵا بمزانی هەر قژمی خەسار کرد هەر قژمی خەسار کرد کە بەکاری ینی جۆرێک لە درۆکردنیشی تایە بە حقیقت بە حقیقت ئێمە بەڕاستی ئەمەمان بۆیە کردووە هەم داوا لە ناکرێت بۆ بەدەستێنانی مەبلەغی پارە هەم کۆمپانیەکان هەم ئافرەتانیش بەهای گرنگی خۆیان لە دەست بن بەڕاستی خاڵێکی تر گرنگە بەڕاستی ڕەچاوی ئاین و کۆمەڵگا بکرێت کللتوری کۆمەڵگا نەک تۆ چاولێکەریەک وا بکات لەوەی کە تۆ هەچێک بەلاوە گرنگە بیکەی بەس بۆم بەستی ئەوەی ئەو کاڵایە بفرۆشێ گرنگە بەڕاستی ڕەچاوی کولتور و ئاینی کۆمەڵگا بکات سپاس دەکەم کاکەندرێن سپاس بۆ بەڕێژتان کە لاولێرە و لەگەڵمانی سەبارەت بە ینی لایەنە بەرپرسیارەتەکانی میدیا ینی بۆ نمونە ئەو پێوەرانە چین کە دەبێت میدیا یاخود سۆسیال میدیا لە کاتی ڕکلامکردندا ڕەچاو بکرێت یاخود سەبارەت بەوەش کە ئێوەش وەکو سەندیکا هەستان کردووە کە بە تایبەتی هەندێک زات توێژی ژنان وەکو کاڵایەک لە ڕکلامەکان وەکو بازرگانیکردن بەکاردێنرێت سڵاو و ڕێزم بۆ هەموو لایەک بێگومان بابەتێکی گرنگە مەسەلەی بەکارهێنانی ژنان لە ڕێکلام یان وەکو ئەوەی کە ئێستا لە هەموو دنیا بۆتە مۆدیلێک بەکارهێنانی جەستەی ئافرەت بۆ ئیسارە و بۆ یەکلانی با بازاڕکردنی ئەو بەرهەمانەی کە کۆمپانیەکانی بۆن و جوانکاری و هەر بەرهەمیشی دیکانەیە ساقی دەکەنەوە بێگومان مەسەلەی ڕێکلام مێژووی لەگەڵ بەر لە مێژووی ینی شۆڕشی سناییش هەر هەبووە بەس بە شکلی دیکەوە ئێستا لەگەڵ شۆڕشی سنایی پێشکەوتنی ئامێرەکانی گەیاندن و تەکنۆلۆژیا زۆرتر خۆی لە هەموو بوارەکان تا گەیشتێتە ئەوەی کە بگاتە دەستی هەموو ئەو فئە عمریانەی تەمەنانەی کە لە ناو خێزانەکان و ناو کۆمەڵگە جیاجیاکانی شەیە هیچ سنوورێک نییە هیچ کۆنتترۆلێک نییە لەسەر ئەم گەیشتنی ئەو جۆرە ڕێکلامانە ئەو جۆرانی کە ئافرەت تێدا بەکاردێکە تەوەری بەرنمەکەیە و کاریگەری دەخاتە سەر سلوکی کۆمەڵگا سروکی مستەهلیک لەوەی کە چۆن کاڵایەک بکڕێ و کاڵایەک هەڵبژێرێ هەر لە مۆبایلەکەی دەستی لەو لە ڕێگای ئەنتەرنێت لە ڕێگای تەلەڤیزیۆن کە کاریگەری ترین ڕێکلامەکانیش لە تەلەڤیزیۆن بڕێوە دەچن یان پەخش دەکرێن. چارەسەرکردنی ئەم بابەتە یان کۆنتترۆلکردنی ئەم بابەتە لە تەنیشت ئەوەی کە یاسایەکمان دەوێت بۆ ڕێخستنی ڕێکلام هەتا بۆ ڕێکلامی بازرگانی بە هەموو شێوەکانی هەموو پێکاتەکەی لە تەنیشتیشی ینی ئەم یاسای چارەسەری و کە چۆن ڕێکلام چاودێری بکرێ و چۆن ینی شێوازێک لە ڕێکارمان هەبێ بۆی نەکەوینە هەڵا نەکەوینەوەی سلوکی کۆمەڵایەتی سلوکی مراهقینە هەرزەکارانی کوردستان کاریگەریان خرتە سەرێک بە بەکارهێنانی ئافرەت یان ژن لەوانە بەڵام ئەوەن دەبێت بە هەستیارەوە معاملەی لەگەڵ بکرێت چونکە یا دەرکردنی یاسایەکی وە تایبەت بە مەجاالە یان تەرکیز بکەین لەسەر مەسەلەی تەنها ژن چونکە پیاویش بەکاردێ لە ڕێکلام ئەمە جیهانەیە ئەمە
ئێمە یاسایەک بە تەنیا لە کوردستان دەبێت لە چوارچێوەی میدیای کوردستانی دەردەکەین بەڵام چی لەو ڕێکلامانە بکەین کە لەسەر ئاستی جیهانی هەموو سەرمایه‌دارانی جیهانی کاری لەسەر دەکەن و ئێستا ئافرەت دەبدا هەموو ئەو ڕەونەقەی کە کاڵاکانی پێسەرف دەکەن بەنسبەت هەرێمی کوردستان زۆر یاسامان هەیە پێویستە پێداچوونەوەی پێدەکرێت و زۆر بوارمان هەیە پێویستە کلێنی یاسایی بۆشمانەیە دەبێت چارەسەر بکرێت بێگومان ینی ئەمە بە ماوەیەکی کورد ناکرێت مەسلەی ڕێکلام و بە یاساکردنی و چۆنێتی چاودێریکردنیشی دیسانەکە دەبێت لە فەزایەکی سەقامگیر دەکاری لەسەر بکرێت بۆی بتوانین هەم ڕێکلام بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت چونکە دەبێتە بەشێک لە بەرهەمی پاڵپشتی دارایی بۆ کەناڵەکانی میدیا و هەمی بۆ شێوەیەک بێت کە سەقافی یان ڕۆشنبیری کۆمەڵگە تێک نەدات یان کاریگەری خراپی نەخاتە سەری لەبەرەوەی ئەنتەرنێت دەگات هەموو شوێنێک و سەتەلایتەکان و کەناڵ ئاسمانیەکان هەموو سنوورەکان دەبڕن ئێستاکە هیچ نیزامێکی سیاسی ناتوانێت بەڵێ سەبارەت بەوەی ئەمە کەم و کوریە تاکو ئێستا ئێمە یاسایەکمان نییە بەگشتی بۆ ڕێخستنی ڕێکلام یاخود بۆی مەسەرەن ئەو تاواننی کە لە ڕێکلامدا دەکرێن سزیان بۆ ئەبێدانی ئەمە کەم و کوری یاخود بۆچی تاکو ئێستا بیری نەکراتەوە ئێوەکو سندیکا هیچ کاتێک هەوڵتانداوە کە داوا لە پەرلەمانکە یاسایەکی گشتگیر بۆ بواری ڕێکلام و هەموو جۆرەکانی ڕێکلام لە کوردستان بوونیە بێت ئێمە لە چەند بۆنەیەکدا قسەمان لەسەر یاسای ڕێکلام کردیوە ینی وەکو سندیکا ڕۆژنامەنووسان بەڵام وەکو باسم کرد زۆر کلێنی یاسایی و فەراغی یاساییمان هەیە دەبێت پڕی بکەینەوە ئێستا مەسەلەن یاسایی ینی میدیای ئەلکترۆنی لە کوردستانە جێگای نییە ینی نازانین چۆن چارەسەری بکەین بە شێوێک لە شێوەکان معالەزەیەکی ینی سادەمان بۆ دەستیەوە بەڵام پێویستی بە یاسا هەیە و یاسای ڕۆژنامە یان یاسای ژمارە 35 ساڵی 2007 زۆرتر ڕووی لە ڕۆژنامە و نووسینە نەک میدیا بەگشتی چۆنێتی ڕێخستنی کەناڵەکانی میدیا چۆنێتی ڕێخستنی بواری ئەم پیشەی ڕۆژنامەنووسی لە کوردستان پێویستی بە ڕێخستنەیە لە تەنیشتەوانە ئێمە پێمان وایە لە سندیکا بە تایبەتی ئێستا کە تەبەنی یان بیرۆکەی ئەنجومەنی دروستکردنی ئەنجومەنی باڵای ڕاگەیاندن دەکەین لە کوردستانە دەبانەوێت لە بوارەدا هەم یاسایکی کۆگیر هەم هەمواری یاسای ژمارە 35 هەم یاسای خانەنشینی ڕۆژنامەنووسی کۆمەڵک یاسای دیکەشمانەیە هەموو ئەوانە بە پاکێجێکە لە چەند دوتۆی چەند دۆسیەکدا پێشکەشی بەلایەنە فەرمیەکان و لە بەتایبەتیش دەسەڵاتی یاسادانان لە کە پەرلەمانی کوردستانە بکەین بەڵام بۆ گەیشتن ئەو نقطەیە ئەمە پێویستمان بەوەیە کە ناکرێت ئێمە تەرکیز ینی یاسایەکی تایبەت بۆ ڕێکلام لە یان بەکارهێنانی ژن لە ڕێکلام دەربکەین و جانیبەکانی کە معالەجە بکەین ینی ئەم قەزەیە ئەم مەسلەی چاودێریکردنە و چارەسەرکردن و ڕێخستنی میدیا لە کوردستان هەمووی بەیەکەوە دەکرێت پێویستی بەوەیە کە بە عەقلێتێکی کراوە معاملەی لەگەڵ بکرێت و ڕێک بخرێت بۆ نمونە ئێستا کە لە ساڵی 2011ەوە لە کۆماری چین بڕیار درا کە ناکرێت لەناو دراما درێژەکانی لە 45 خولەک زیاتر بن ڕێکلام بڵاو بکرێتەوە لەبەرچی لەبەر ئەم درامانە کۆمەڵگەڕیان بینەری هەیە و ئەو ڕێکلامانەش دەبێت بە چەند فلتەرێکدا تێپەڕن لە چین کە وڵاتێکە پارتی کۆمۆنیست قیادەی دەکات بەڵام پێویستی بەوەیە کە ڕێکی بخات کاریگەری ڕێکلام کەم کاتەوە سەقافی کۆمەڵگەی خۆی بپارێزیت لەبەرەوە ئێمە لە کوردستانیشە بەڵێ ئێستا پێویستمان بۆیە کە یاسا ڕێکلاممانە بێ پێویستمان بۆیە کە ئەنجومەنی باڵا ڕاگەاندنمان بۆی میدیا بەگشتە بکە و لەو چوارچێوانشدا دەبێت کەرامەتی ئینسان بەگشتی و لە ناو کەرامەتی ئینسانیش کەرامەتی ژنانی کوردستانی و ئافرەتانی کوردستان بەتاوی پارێزراوە سپاس دەکەم کاکە دکتۆر بکەرم وڵای بەڕێز سەبارەت بە یاخود ئیتێکی ڕێکلام یاخود پێوەرەستاندار دەکانی ڕێکلامێکی تەندروست چییە بۆی کە مەسەلەن تاوانی نەبێتە تاوان تا یاخود تاوانی ڕێکلاممان هەیە بڵێن وەڵا خۆشبەختانە ئەم بابەتە خەریکا بێتە جێگەی باس و قسەکردن من ئەم هەفتەیەمە چاپێکوتنی سێمە لەسەر مۆزۆی ڕێکلام و ڕێخستنی کاری ڕێکلام لە هەرێمی کوردستانە دیارە بۆتە پێداویستی و بۆتە خەریکە ڕایەکی گشتی لەسەری دروستە بێ و ئەم مۆزوعاش تقریبان چەند ساڵێک لەمەوە پێش ڕێکخراوی ئەکادیمیای میدیا بابەتەکەی وروژاند و کردیە پرۆژە یاسایەک و نردی بۆ پەرلەمان ئەوەی کە من ئاگادارم لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان و هەندێک لە فراکسیۆنەکان ئەیانەوێت جارێکی کە ئەم پرۆژەیە زیینۆ بکرێتەوە و لە پەرلەمانی هەرێمی کوردستانە دەنگی بۆ بدرێەوە بێتە یاسایەک کە ئیشی پێ بکرێت دیارە یاسا شتێکی باشە و ڕێخستنی کار بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە خەڵک تۆزێک ترسی هەیە لە کە باسی چاودێریەکەی کە باسی
ڕێخستنەکەی باسی تەنزیمەکەیان هەتا باسی ئەنجومەنی باڵای ڕاگەیان و ڕاگەاندنی شاری هەمووانە تۆزێک خەڵک ترسی لە ئیستیغلالکردنی ئەو مۆزوع هەیە ینی خۆڕێکی بۆ ڕاگەن من وەکو قەناعەتی خۆم پێم وایە کە ئێمە لەسەر پرسیارەکەی جەنابەت مۆزوعی ئێتیک و بەرپرسیارەتی زۆر گرنگتر لە مۆزوعی یاسا گرنگە بەس من پێم وایە ئێتیک و ئەخلاقیات و احساسکردن بە پرسیارەتی کۆمەڵایەتی و احساسکردن بە قیەم و بەهاکانی مجتەماع زۆر گرنگترە لەوەی کە یاسایەکی مەدام یاساکە دابنی ضرورە گرنگە بەڵام گرنگتر لەوە لە هەرێمی کوردستانەوە یاسامان زۆر هەیە یعنی یاسای ڕێخستنی کار ڕۆژنامەنووسیمان هەیە هەفتەی پێشوو کەیسێک ڕوویە لەسەر کەناڵی ئاسمانی سپێدا ئەو کەیسەی کە ڕوویە دادوەرەکە بە یاسای ڕێخستنی کار ڕۆژنامەنووسی ئیشی نەکردبووە اینجا بیریان خستبوو کاکە یاسایەکەی بە ناوی یاسای ژمارە 35 کای ڕۆژنامەنووسی بەوە ئەبێ ئیش بکرێ بە یاسای عێراقی ئیشی کردبوو ئێمە ترسی ئەومان هەیە یاسایەکی وا دەربکرێ و دیسانە هەر بەوە ئیش نەکرد لەبەرەوە ئێمە با جەخت بکەینەوە لەسەر ئەو ئیتیک و ئەخلاقیات باش ئەخلاقیەکانی بواری ڕکلام بۆ نمونە دەبێت چی تێدا ڕەچاو بکرێت طبعا تۆ ئەو کۆمپانیای کە ڕکلام دروستەکە لە هەرێمی کوردستانە و ئەو کۆمپانیای ئابووریش کە داوای ڕکلامەکە کە هەردوو لایەن بەرپرسیارن بەرامبەر بەوەی ئەو ڕکلامە پەیوەست بێ بە کۆمەڵگە و مجتەمەعی کوردیەوە ئەوەی من هەستی پێەکەم و متابعەم هەیە بۆ ڕکلامەکان لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆریان لاساییکردنەوەی ڕکلامەکانی مجتەمەعێکی ئەوروپی دزینی ڕکلامیش هەیە وەکو فکرە دزینیش یعنی ئەکرێشتی وای بەس من بەڵگەم بەدەسەوە نیە بەڵام ئەبیستم کە هەندێک بیرۆکەی ڕکلامەکان ڕەنگە لە شوێنیکەوە بهێنرێ و جارێککە ینی بەس نەگونجاوە کە ڕکلام بۆ من لە کۆپی بکرێت دەبێت ئەنی ڕەچاوی کۆمەڵگەکە بکرێت بەدڵنیایەوە ینی ئێستا من جارێکیان ڕکلامێکم بینی کە زۆر دوور بوو لە قیەم و بەهای مجتەمەعی کوردیەوە بە خاوەنی کۆمپانیا ڕکلامەکەم بۆ دوتم باش ئەم ڕکلامی تۆ ڕێک پێچەوانەی کەرەوە و ڕەبتی کە بە مجتەمەعی کوردی و ئافرەتێکی باڵاپۆش و إلى آخره ئەمە نەقڵکە بۆ مجتەمەعی ئەوروپی تەقبولی ئەمە تەقبولیەکە ڕکلامێکی وە لە مجتەمەعی ئەوانە پەخش بکرێ تۆش ئەبێ ینی کاتێک کە باز لە کۆمەڵگەی کوردی ئەەکەی یعنی کۆمەڵگەی کوردی هەم خەڵکی ئافرەتی باڵاپۆشی تایە هەم ئافرەتێکیشی تایە کە باڵاپۆش ینی هەردوو نەعەکەی باتیە بێ ئێمە داوا ناکەین کە مجتەمەعەکە یعنی با ڕکلامەکە ڕنگدانەوەی مجتمع و کۆمەڵگەی کوردی بێ و ئەگەر ینی جەخت بکەینەوە لەسەر مۆزوعی ئەڵلقەکەی بەرنامەکەی جەنابەت مۆزوعی بەکارهێنانی مثلا بەکارهێنانەکە چۆنە ئەوەندەی کێوە من پێم وایە ینی ئەگەر دیراسات و لێکۆڵینەوە بکرێەوە زەم هەندێک بەحث و لێکۆڵینەوەش کراوە من گەڕاشم لە ئینتەرنێت هەندێک سێرچم کرد ئەم مۆزوعەکە لە جیهانە وروژێنراوە کە استغلال المەرأە بەکارهێنانی ئافرەت لە ڕکلام و لایەن کۆمپانیا تیجاریەکانەوە کە زۆر لە ینی پسپۆرانی بواری کۆمەڵناسی بواری دەرووناسی بواری میدیا قسەیان لەسەر ئەم مۆزوعە کردووە کە ناکرێ بەم شێوە استغلالی ئافرەت بکرێ و ئەمە سوکایەتیکردنە بە ئافرەت و لە مەفروض بوو ئێمە پند لەو جۆرە هەڵانە وەرگرین جارێکی کە ئەمە دووبارە بەداخەوە جارێککە دووبارە کراوەوە ینی پەیوەستکردنی ئافرەت بە مەطبەخەوە واکو خوشکە بە ڕێزەوتی پێوەستکردنی ئافرەت بە پاکردنەوەی حەمام و شوێنە ئاکانی پاکردن ینی وەکو بڵێ پیا و پاشایەوە ئافرەت خزمەتکاری دەرچێکە ئەوە ڕکلامەکە ئەم پەیامە ئەگەینێ و یەک مۆزوعی کەژەیە کە ڕکلامەکان پیشانیێن ئەویش ئەوەیە کە جۆر لە حاڵتێکی دەرونی بۆ ئافرەتی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی دروستەکەن بەمەعنا ئافرەتێک لە شێوازێکی میسالی و نمونەیە پیشان ئەدرێ دوو کێشە دروستەکە کێشە بۆ خودی ئافرەتان کە ئەمە بەراورد دەکات بە خۆی و کێشەی بۆ دروستە بێت کە ئەو بۆ شێوازە نییە کە بەو جوانیەکە کە باوەڕ ناکەم یعنی نسبەیەکی زۆری ئافرەتان بۆ شێوازە ڕکلامەکانە پیشانەدرێ و ڕەنگە کێشش دروستکە بۆ پیاوەکان کە بۆ خێزانەکەی من بەم شێوازە نییە و شکل و شێوازی بوو ئەمە ینی ئەبێ مەفرۆز ئەم ڕکلامانە کە ئەم کۆمپانیا ڕکلامانەوە ئەوانەی کە ڕکلامەکانیش پەخشەکەن بیر لەم کێشە و گرفتە دەرونیانە بکەنەوە کە لە مجتەمەع دروستە بێ و ڕەنگە سەر کێشەی بۆشتی خراپ چونکە کاتێک کە ئەم ئافرەتە ڕەنگە لەڕووی شکل و شێوازەوە بۆ شێوازە نەبێت خۆی بەراورد دەکات بەو حاڵەتە ڕەنگەکێ و جگە لەوەش هەر مۆزوعی کاتێک کە تۆ ئاستی بژێوی خەڵک ڕەچاو ناکەی و هەندێک ڕکلام پیشان ئەدرێت کە مجتەمەعاتی زۆر بڵێن خۆشگوزەران لەو ژیانە ئاژین ئێمە خەڵکێکی نەدارمانێ ئەوەش دیسانەوە بێ ڕەچاوی ئەو کرد یعنی من داوای ئەوە ناکەم کە یعنی ئەمە بێتە هۆی ئەوەی کە سانسۆرکردنێکی زۆر لەسەر ڕکلام دروست بێت چونکە دوجاری ڕکلام ضرورە و پێویستە بۆ مجتەماع و واکات کە کاڵەکان خەڵک پێی ئاشنابن و هەر خۆی ڕکلام جۆرێک لە فوتێکردنی تایە جۆرێک لە جوانکاری تایە بەشێک لەوە پێدراوە بەڵام لەپاڵ ئەو فوتێکردن و جوانکار و ڕازاندنەوە مەفروزە ڕەچاوی قیەم سپاسەکەم بەس لە دراماشە ینی لە دراماشە خۆی ڕکلام هەیە ینی بۆ نمونە بەکارهێنانی ئافرەت
یاخود بڵێن ئەو کێشە کۆمەڵایەتیەکان کە زیاد کردوێنی لە دراماشە خۆی دراما ڕکلامەکان و گۆرانیەکان ڤیدیۆ کلیپەکانیش هەر بۆ خۆی دیسان مشاکل گرفتی کە هەیە لە مجتەمع ئەو گرفتە دروستەکە. سوپاس دەکەم. ئەماوەتخان سەبارەت بە لاساییکردنەوە ئێوە ئەوەندەی کە بەدواتچوونتان کرد بێ لاساییکردنەوەی زۆر هەیە وەکو بەڕێزت وتت بۆ نمونە ئاکتەرێکی ئافرەتە بڵێن ڕکلام بۆ کاڵایەک دەکات دوای مەسەلەن لاساکرا بێت تۆ زیانی زۆری بۆ کۆمەڵگا بوو بێت؟ بەتەکید یعنی ڕکلامەکان بەوە نەوەستاوە تەنها بێت وەکو باسم کرد بە شامپۆ و پاکارەکان بێت زۆر جار جلوبەرێک ئەو جلوبەرگەی کە ئەو خانمە ڕکلامی بۆ کردووە سێرەکەی بەشێکی جەستەی بەنەشیاوی دیارە ئەمە وای کردووە کۆمەڵ خەڵک تەقلیدیان کردووە کێشەی خێزانی و عایلەی دروست کردووە حقیقەتێکە ئێمە نابێ حاشای لێ بکەین. خاڵێکی تر بەڕاستەکەی زۆر جار بۆ ئەوەی تەنها خەڵک لە خۆی ڕازیکە تەنها خەڵک لە خۆی ڕازیکە چۆ ئەوە بکات کە نەشیاوە بووی یعنی بەڕاستەکەی ئێمە گرفتەکەمان هەر لەوەیان نییە تەنها لە پاکەرەوەیە هەن یا لە شامپەکانە هەن بۆ نە خواردنێکە هاتۆ لە ڕکلامەکەیە وا ئەکا ئەنەهوو خەسوو لە بووک پیاو لە خێزانەکەی تووڕێ ڕازی نابێ لە مەڵعمەکان نانی پێخۆنی بەڕاستی هەندێک شتی زۆر جگەل لەوەش ڕکلامەکە باز لە شتێکە و جلوبەرگ و شێوازی ئامادەکاری بۆ ڕکلامەکە ینی زۆر نەشیاوترە لەوەی کە ڕکلامەکەی بکراوە پەیوەندی نیە هیچ بە کولتور و ئاین و عادەت و تەقالیدی کۆمەڵگاکەی ئێمەوە ینی ئێمە بەبەستی ئێمە لەسەر ئەو شتانەیە دەری مامۆستا جگەل لەیان کاریگەرێک لەسەر کۆمەڵگایان زیانی ئابووریشیە بۆ نمونە کە بۆ نمونە ئەو جۆرە ڕکلامانە بەتاکید زیانی ئابوووریەکەی چیە بۆ منە ڕکلام کراوە بۆ حەپێکی قەڵەوی ڕسمی ئافرەتێکی لەسەردانراوە ئافرەتێک حەزی کردووە قەڵەو بێت چۆ ئەوەی کڕیوە سێرەکەی کۆمەڵێ مزاعفاتی جەستەیی بۆ دروست کردووە جگەل لەوەی تۆمە بەلەغێ پارێش داوە بۆ موادا ئەو دەرمانەکە کڕیتە ئەمە گرفتێکی ترە یا بۆ منە کاڵایەکە مەبلەخێکی زۆری لەسەردانراوە بە ئاواتی ئەوەی پێبگا زۆر جار پەنا براوەتە بەر ئیحراجکردنی دایک و باوک شەڕکردن لەگەڵ دایک و باوکە لەگەڵ برایە بۆ بەدەستێنانی ئەو مەبلەغە پارە بووە تا ئەو کاڵایی پێ بکڕێ ینی ڕەچاوی لایەنی ئابووری بە هیچ شێوەیە نەکراوە لە باشە بەس وەکو ڕێکخراوەکان کەمڕۆ چالاکیەکە و بەزواز ناکە ڕێکخراوەکانیشنە لەمڕۆوە کەم تەرخەمن هەوڵی پێویستیان نەداوە بۆ نمونەکە یاسایەک بۆ نمونە داوا بکەن یاسایەک دەربچێت کە بە گشتگیری لە ڕێکلام لە ناویشە ئەو مەسلەی بازرگانیکردن بە ئافرەتدا قەدەغە بکرێت. ئێمە ئەوەی ئمڕۆ کردمان بەڕاستەکەی تەڵان ئێمە نوێنەرمان هەیە خات و دڵسۆز عەزیز نوێنەرمانە لە تۆڕبەندەکەیە بەڵام یەکێ لەو شتانە باسمان کردو ئەوەیە کە بە یاسا ئەمە ڕێک بخرێ دەردیوی دکتۆر فەرمووی کەمتۆر فەرمی ینی ناکرێتەوە منعی هەموو شتەکان بکەیت بەڵام گرنگە بە فیلتەرا بڕوە بە وردبینی بکرێت نەک هەر شتێک پیان خۆش بوو بەکو پێشتر باسیشم کرد بۆ بەدەستهێنانی مەبلەغێک پارە یا بۆ ڕۆشنی کە ڕساغبوونەوەی کاڵاکەیان بڕوە زۆر جار ینی سلوکی کەسەکانی پێ بێ ناشرین کراوە حقیقەتەن ینی یا بۆ نمونە تەمەنی کەسەکانی پێڕەچاو نەکراوە بۆ نمونە ڕکلامە بۆ حەفازەیەکی مناڵ باسیکەین لە ڕووی بەنایانی شان ناشرینی هێڵن بەڵام ینی شتەکان وای لێ هاتووە شتی زۆر بەسیتی گرتۆتەوە ڕکلامەکانانی کە هینی بۆ کراوە ئافرەتی تایە باشەوە مناڵەکە وتمان ئەمەی بۆ بەکارهێنێ چ پێویستەکە دایکێکی تیا بێت چ پێویستەکە ینی ئافرەتێکی بە نیمچەڕوتی تیا بێ با بڵێ لە حاڵەتێکە ڕاست ئێمە کۆمەلگا ئێمە هەموو کەسێکی تایە هەموو نوعێکی تایە لە خەڵکی باڵاپۆشی تایە لە خەڵکی ملتەزیم بەدینی تایە لە خەڵکی غەیرەدینی تایە ئەیدیای جیاوازی تایە بەڵام بەڕاستی تۆ گشتگیری کۆمەلگا ئەساسە کە تۆ ڕەچاوی بکەی ئەو شتێکە بۆی خەیتە ڕوو پابەندی سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمانە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای میوانەکەمان لە هەورێت لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت
هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاکەنگ هەندرێن سەبارەت بە بەرپرسیارەتی ئێوە لە کەموکوڕەکانی بواری میدیا وەکو سندیکات چییە؟ ینی کە بڵێن کەموکوڕی لە بواری ڕکلامە هەبوو یاخود بەرپرسیارەتی وەزارەتی ڕۆشنبیریش چێ لە مرۆوە کە تاکو ئێستا یاسایەکمان یاخود کەموکوڕی زۆر لە ڕکلام بڵێن مەوەسم بە هەموو جۆرەکانی لە کوردستان هەیە؟ یەکەمیان وەزارەتی ڕۆشنبیری لە دوای ڕاپەڕین لە ساڵی 91 و بەدواوە هەموو خەڵق قسەی کرد بە ئەنجامی بە ڕەدی فعلی بەعس و ئیعلام و کۆنتڕۆلکردنی ڕاگەیاندن لە لای نیزامەوە. وەزارەتی ڕۆشنبیریمان دابڕاند لە هەموو جۆرە دەسەڵاتێک و ڕاگەیاندنی بوونی ڕاگەیاندن بوونی دەسەڵات بەسەر کەناڵەکانی میدیا و ڕێخستی میدیا. دوای هێدی ئەم وەزارەتە ئێستا هیچ پەیوەندێکی بەر ئیعلامەوە نییە، زۆرتر بەیەندی بە بواری ڕۆشنبیری و کولتوری کۆمەلگەوە هەیە و ئەو دامەزراوانەی پێوەی ڕەبتن. بەڵام بۆ پارەوەستان نییە، دەسەڵاتێکمان نییە دیارەیکرا و من ناتوانم بڵێ ئەوەی مەسەلێک مەبەستت ڕێخستنی فرێکوێنسی بی ئەمە هەوڵێکە بۆ ڕێخستن ئەگەر ناوەکو دەسەڵات ئەمە بە تعلیمات دەرکردووە، یعنی یاسا نییە و ئەوە یاسای بۆ دەرنەچووە بۆ پڕکردنەوەی کەلێنەکە بۆ چارەسەرکردنی ڕێخستنی میدیا ئەگەر مەبەستەوە بیوەڵە من ینی ئەوە وەزارەتی ڕۆشنبیری بەڵام ئێمە ینی خۆیان دەتوان دیفاع لە خۆیان بەڵام ئەمە بەگشتی باسی وەدەکەین لەبەرەوە مەبەستم ئەوەی بڵێم ناوەندێک نییە لە کوردستان چ سندیکە ڕۆژنامەنووسانی کوردستان چ وەزارەتی ڕۆشنبیری مەسئول بێت لە متابعەکردنی ئەم بوارە کە ئێمە باسی مەسەلەیەک دەکەین مەسەلەی ڕێکلام بەڵێ بەزێ وەکو سندیکا تا ئێستا لەگەڵ مەسەن لەگەڵ کەناڵەکان هەمانگیتان کردووە لەبارەی زیانەکانی ئەو ڕێکلامانەی کە لە میدیا کوردیەکان دەکرێنێنی چۆن بکرێنی شتێکی ڕاوێژکاری و یاخود پرس و ڕاگۆڕینەوەیکیش نەبووە لەمڕۆ؟ یعنی ئێمە زۆر جار دەست کە باسی دەرکردنی یاسا و زۆرکردنی یاسا بە بواری میدیا و ڕێخستنی میدیا دەکەین و هەموارکردنەوەی یاسا دەکەین بەڕاستی خۆشمان ترسمانەیە و زۆربەی ینی ئەو کەسانەی ڕۆژنامەنووسن و دەوریان هەیە لە بواری میدیا لە کوردستانە ترسمانەیە چونکە لە کەشێکی سەقامگیری سیاسی نەبێت لە کەشێکی سەقامگیری بە تەواوەتی نەبێت دەستبردن بۆ هەر دەرکردنی یاسا گیان هەمواردنی یاسایەک ئەگەری بەرتەسکردنەوەی ئازادیەکان ئەو ترسەمان لایە احتیمالە ڕاز نەبین بەڵام ئەم ترسەمان لایە لەبەرەوە مەسەلەی دەرکردنی یاسا ڕێکلام ئێمە دەبێت باز لە سێ شت دەکەین لە بۆ ئەگەر لە کەناڵەکانی میدیا قسە بکەین یان پرۆژەکە تەقدیمی پەرلەمان بکرێ و خەڵکی دیکەش کاری لەسەر بکات. ئێستا ئمە دەمانوێت ڕێکلام لە کوردستانە یاسایەکمانەوێت ڕێکلام بۆ ڕێخستنی ڕێکلام. ئەم ڕێکلامە چۆن بێ چەند کات بێ چەند بڵاو بکرێتەوە و کۆمپانیاکانی کە لە کوردستانیش دەکەن ئەوانەی کە ڕێکلام بڵاو دەکەنەوە بە شێوەیەک چۆن کۆنتترۆل بکرێەوە چێ کۆنتترۆلیان بکە کە لەسەریان فەرزکە بۆ نمونە سەتادەی قازانجی ساڵانەیان بخەنە بواری ڕێکلام بۆی ئەم بۆ کاڵەکانی خوا ڕێکلام بکەن بیدەنە کەناڵەکانی میدیا بە ئارەزوی خوا دەیدەن هەر کەناڵێکی میدیا
بێگومان ئەوە لای خوا دەبینێتەوە بەڵام ئێستا ئێمە ئەوەمان نییە کە کەس ناچار بکەین یاسایەک بۆ ڕانی ڕێکلام بکات چکات اینجا دێن باسی هەر خودی ڕێکلامەکات لە چ ساعتێک بڵاو بکرێتەوە لە چ ساعتێک نابێ و ڕێکلامانە ساعتەش بەدواوە چی دەگوترێ پێش ساعتەش بەدواوە کە منداڵەکان سەیری تەلەڤیزیۆنەکان چی بکەین ئەمانە هەمووی پێویستی بە ڕێکلامەیە خاڵێکی دیکە سیناریۆی ڕێکلامەکان چۆن کۆنتترۆل دەکەین ئەمەش دەبێت لە جێگای مناقەشەی بکەین چونکە ئەگەر هەر بەرتەسکردنەوە بێت لە جلوبەرێک لە مەسلەی بەکارهێنانی ئافرەتەر ئەوانە ئەوە نییە زۆر شتی دیکەی هەیە سیناریۆ ڕێکلام چونکە سیناریۆ ڕێکلام ڕەنگە کاڵایەکەت پێ بفرۆشێت کە ڕاستەقینە نەبێت چێ کۆنتترۆلی مەسلێ دەکات دەبێت مناقەشەیە ئەو بابەتەش بکرێ اینجا خاڵێکی دیکە کە تەوەری بەرنمەکەی مەسلەی بەکارهێنانی ئینسانە لە ڕێکلامەکان و مەسەلەن ڕێکلام پێوەستە بە منداڵ تێدا بەکاردێ بە تایبەتی زۆریش مەسلەی ئافرەتە و ژنانە لە کوردستانەکە مەستە قسەی لەسەر دەکەین بەڵام لە ئەم بە تەقدیری من تا ئێستاکە لە کوردستان حاڵەتی ڕێکلام بە ئافرەتان نەگەیشتیتە خەتی سوور بەڵام بیرکردنەوە لە چارە سەرکردنی پێش بگاتە ئەوە ممکنە ئینسان ینی مناقەشەی بکە چونکە هێشتا دەکە ڕێکلام لە کوردستان خۆی نەبووتە بەشێک لە ئەو کاریگەری کە بتوانێت سلوکی کۆمەلگا بگۆڕێت بۆ ئەوەی کە بەرهەمێکەیە و بیرۆکەیەکەیە و لە ڕێگای وەسیلەیەک ئەگە تەلەڤیزیۆن ئەگەر ئینتەرنێت هەر شتێکە دەگاتە وەرگر و ئەو بەکارهێنەرەی کە مستهلیکە لە وەرگری ڕێکلامەکەی و دواتر دەبێتە ینی بەکاربەر و بەکارهێنەری ئەو بەرهەمە ئەمانە هەمومان ینی پێویستی بەڕێخستن هەیە لەبەرەوە گفتوگۆکردن لەم بابەتە گفتوگۆکردن لەگەڵ کەناڵەکانی میدیا و دامەزراوەکان دەبێت قەتیست نەکرێت لە مەسلەی ئەوەی چونکە ئێشی کاری میدیان نییە ئایا ئەم بابەتەی ڕێکلامی بۆ دەکرێت ڕاستەیان ڕاست نییە درۆی تێدایان درۆیتیان ئێمە جیهەتێکی دیکە دەبێت چارەسەری بکات و نابێت ڕەدی فعلمان بەرامبەر بە ڕێکلام بەو شکڵە بێت کە مهماتی زیاتر بدەینە بخینە سەر ئەستۆی کەناڵەکانی میدیا یان دەستگاکانی یان ئەو ناوەندانی ڕێکلام دروست دەکەن چونکە ئەمانە مەسلەیەکێ پێویستی کۆپیڕایت لە کوردستانە ئەمە یاسایەکمانەیە بەڵام کاری پێ ناکرێت کە فکرەی ڕێکلام لە تەقلیدکردنەوە لاساییکردنەوە لە کوردستان چۆن چارەسەر بکەین و لە کوردستان زۆر شتەیە پێویستی بە چارەسەرکردن بۆی ئێمە لە بوارێکی لەسەر پێگەیەک زمینێکی باش معالەزەی بکەین بەڵام باشە بەس بەگشتی ئەم بابەتە ئەم بابەتە پێویستم بەوەیە کە ڕێکلام لە پاڵ یاساکانی دیکە لە پاڵ ڕێخستنی هەموو بابەتەکانی کە پەیوەست بە سەر بەکار و بەرهێنان و بە یەک ساختکردنەوە و بە ڕێکلام و بە چۆنیتی ڕێخستین کە حتا کەناڵەکانی میدیاش هەمووی بێکەوە پێویستە مناقەشە بکرێت باشە بەس سەبارەت بەوەی کە بەرەزوتت لە ڕێکلام پێویستە ڕەچاوی کاتی پەخشکردن بکرێت یاخود ڕەچاوی مافی بەکاربەر یاخود بۆ نمونە تەشیر و ناوزڕانی تیانە بێ ئەوانە هەمویان لە میدیای کوردی بنیانەیە لە ڕێکلامدا ئەمن گوتم هەتا ئێستا کە مەسلەی بەکارهێنانی ژن لە کوردستانە لە ڕێکلامەکانە نەگەیشتی تا حاڵەتێک کە ینی ڕەدی فعلی زۆری لەسەر بکێتەوە لەبەرەوەی حاڵەتێکی جۆرێک لە حاڵەتێکی ینی ئاسایی تێدەپەڕێ ڕاستە تەقلیدی تێدا ڕاستە ئاستی ڕێکلامەکان بەو دەرەجێ بەهێز نییە بەڵام پێویستانی بیری لە بکرێتەوە لە پاڵی یاساکانی دیکە مەسلەی لە کەناڵەکانی میدیا بەڵێ هەندێک ڕێکلام هەیە زمان تێک دەدا و شێوازی دەربڕینەکەی جێگای گاڵتەجاڕیە بەڵە ینی بە پێی مستەوای مەطلوب ینی پێویست نییە حتا دەستگای میدیایی هەیە یعنی ئاستی ڕێکلامکردن و بڵاوکردنەوەی ڕێکلامەکانی ئەوەندە شێواندیە وای کردێ کە هەندێک کەناڵ شەرم بکە ڕێکلام ئەو ڕێکلامانە بڵاو بکاتەوە یان بازاڕەکە ینی وەکو دەڵێن بازاڕەکە زۆر داوەزێن ئاستی نزم بۆ لەبەرەوەمە پێویستمان بۆیە ئەم بابەتە دەبیندرێمە بەڵام هێشتانەکە ئێمە باش ئەگەر مناقەشەی لە تەنیشتەوە مناقەشەی ئەوەش بکەین یان بەبیر خۆمان بینینەوە ئێمە گەر مەسلەی ڕێکلام لە کوردستان مناقەشە دەکەین ئەدی چی لە هەموو ئەو زۆرە ڕێکلامەی ئەو هەموو ڕێکلامی کە لە کەناڵەکانی ئاسمانی جیهانی بۆ کوردستانی بۆ وەرگری کوردستانی دێ لە ڕێگەی کەناڵەکانی ئاسمانی بینراوە و بیسترا و حتا لە ڕێگای ئەنتەرنێت لە ڕێگای مۆبایلەکان لە ئەپلیکیشنەکان لە ڕێگای حتا ئەو ئاپانێک ئەوانە هەمویان مەسەلەن ئێمە زۆر یوتیوبەرمان هەیە لە کوردستانە کار دەکەن زۆر کەسمان هەیە لەو مەسەلەن ئینستاگرامە لە سناپە لە جۆرەکانی دیکەی ئاپەکە ئێستاکە ڕۆژانە دەخرێنە ناو مۆبایلەکانی دەستمانەوە چۆن چارەسەری ئەم مەسەلان دەکەین ئەمە پێویستمان بە شۆڕشێکی سەقافی ناوخۆی کۆمەلگا هەیە بۆ بەرزکردنەوەی ئاست ئینجا چارەسەرکردنی یاساییان بابەتانە سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە پێوەرەکانی ڕێکلامێکی سەرکەوتوو ئەگەر بە کورتی بێ دوایی بچین سەرەوەی کە
ئێستا ڕکلام لە کەناڵە ئاسمانی و لۆکاڵیەکانی جیاوازی هەیە لە کوردستانە تعقیبە مەسە قسەکانی کاگەندریان یعنی فعلا ئەمە بە پرسیارەتێکی ئاسان نییە و قورسە بەتایبەتی لەگەڵ پەیدابوونی تۆڕە کۆمەڵایەتەکان چونکە ئەگەر تۆ بتانی کۆنتترۆلی کەناڵە ئاسمانەکانیش بکەیت یاخۆ تەلەڤیزیۆنەکان بکەیت ڕەنگە کۆنتترۆلکردنی پانتایی تۆڕە کۆمەڵایەتەکان ئاسان نەبێت سێ کەس بەیەکەوە کۆبنەوە لەسەر مۆزوعێک ڕکلامێک ئامادەکەن و پەخشیەکەن و ڕەنگە بە هەزارها ڤیو و هەزارها بینەری هەبێ و سەبوون منە بابەت نووسین پێیجی سێبەر مەسەرەن دروست بوو بابەتێک لەسەر کەسایەتێک دەنووس دوای سپۆنسەری دەدا ئەوەش زۆرێکە لە ڕێکلام بۆ نمونە ینی ئەوەش هەر ئەچێتە خانەی ڕێکلامکردنەوە بۆ بابەتێکی دیاریکراوە و ڕەنگە کۆمپانیەکانی ئینتەرنێت زیاتر ئیسفادە لەوە بکەن و کۆمپانیەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان و فەیسبووکوانش هەر دیارە زۆرێک لە قازان جۆرن بەڵام زۆمەتیسەکەی زۆرە کە بە تایبەتی لانی زۆزار کەسایەتەکان یاخود هەواڵی ساختە ینی سپۆنسەری بۆ دەکرێت جاوان با بە مۆزوعێکی کەس چکەوە تێکەڵەوێ بە سیاست لە ڕوێکیکەوە یعنی ئەوە بێتە ڕەواجدان و تەرویجدان و پرۆپاگەندەکردن بۆ لایەنێکی سیاسیین لە ڕێکلام دەرەچێت بۆ پرۆپاگەندەکردن بۆ تەرویجدان و ئەوە یعنی ئەکەوتە سەر ئیمکانیەتی مادی ئەو لایەنە سیاسی کە ڕەنگە ئیستیغلالی مەساحی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەوە لەوێەوە سپۆنسەری بابەتێکی تەشهەتە ڕەنگە تەشیر ناوزڕاندنی هەندێک جار پەیج دروست ئەکرێ و پارەی تیا سەرف ئەکرێت تەنها بۆ ناوزڕاندنی کەسایەتیەک ینی و هەندێک جار ڕەنگە هەواڵی ساختە بڵاوکرێتەوە بۆ تشکیل لایەنێکی سیاسی ئەمانە هەمووی یعنی کەواتە بۆ یاڵم بەرپرسیارەتەکە ئاسان نییە و ئەمە پێویستی بە هەماهەنگی هەیە وەکو پێوەرەکان پێوەرێک ڕکلامێکی سەرکەوت دەبێت یعنی خۆی ئەوەی کە باسی کورد بڕیە کە تۆ بە پەیامەکەت بە باشترین شێوە بگەینی بە شێوەیەکی کورد و لایەنی هوەری ڕەچاو بکرێ و کەمەتکێشی بەکار بەر بکەی و ئەو کەسی کە مستەهلیکە وای لێ بکەی ناچاری بکەی ئەو کاڵایە بکڕێ خۆ یەکێک لە سلبیاتەکانی ڕێکلام ئەوەیە کە هەندێک جار ڕەنگە مستەهلیک و بەکاربەر و ئەو کەسی کە شتێک ئەکرێ کە ڕەنگە پێویستی پێی نەبێ ئەوە یەکێکە لەو لایەنە نەگەتیڤانەی کە ڕێکلامە لە باسی ڕێکلامە باسی لێوە ئەکرێ و قسەی لەسەر ئەکرێ بەڵام دیارە یەکێک ینی پرەنسیبێکی کەش بۆ ڕێکلام ئەگەرێمە بۆی ئضافەکەن ئەوەیە کە ڕەچاوی تەقالید و بەهاکانی کۆمەڵگە بکات یعنی و ئیتیک و ئەخلاقیاتی ڕۆژنامەنووسی بەکاربێنەوە ئەگەرێمە یاسایە بچێتە بواری تەنفیس و جێبەجێکردنەوە و دەنگی لەسەر بدە دیارە ئەو پرەنسیب و بنەمایانە دانێ بۆ ڕێکلامێکی سەر بەسیاوازی لەیان ڕێکلام بە کورتی لە کەناڵی ئاسمانیەکان و لۆکاڵەکان جا ئەوە دیاردەیەکی تازەیە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە و زیاتر لە پایتەخت لە هەولێر ئحساس بەو جۆرە ڕێکلامانە زیاتر وەک لە شاری سلێمانی یعنی وەکو من چۆن لە هەولێر بینیومە یعنی بەڕاستی جۆرێک لە ڕێکلامی ئاست نزم لەوێ بڵاو ئەکرێتەوە کە هیچ جۆرە کۆنتترۆلێکی نیە جۆرە سانسۆرێکی نییە و بەشێکی زۆری ئیستیغلالکردنی ئافرەت و مناڵی تێەوە کەس قسە لەسەر ئەوانە ناکە چونکە لە کەناڵ ئاسمانەکانەوە پەخش ناکرێن ئەو جۆرە ڕێکلامانە زیاتر لە کەناڵە مەحەلیەکانە پەخشەکرێ چونکە وا هیچ ڕەچاوی ئەوە ناکات چ کاتێک ئێوێ پەخشیەکە و چەندێکی بێ مەساحە داگیرەکە و کێ بێ بەکاری ئەهێنێ و ئێستا لیژنەیەک دانراوە لە هەرێمی کوردستان ئەو لیژنەیە وەکو کاگەندرین مۆزوعی سیناریۆکە ناوەڕۆکی ڕێکلامەکان ئەبێ ببینێ ینی ئەو تەکستێک کە بۆ ڕێکلامەکە دانرێ اینجا دوایی ڕەزامەندی لەسەر ئەدرێ باوەڕ ناکەم لەو ڕێکلامانەی کە لە کەناڵە مەحەلیەکان لە بەتایبەتی لە هەولێر پایتەخت لەوێ من ئەیبینم وە ئەوەش تەواو ڕەبتی نەماوە بە هەولێرەوە چونکە ئێستا و سیستەمەوەی لاتۆ کە لە هەموو کوردستان مافی بەکاربێت ئێستا بۆ کەسێک زیانی بەرکەوێت بۆ شتێکە لە ڕێکلامە هاتووە هیچ شوێنێکی ئێستا هەڵێت مۆزوعەکە هێشتا نەچەسپیەوە ینی نەخەڵیوەوە زیاتر قسەی لەسەر نەکراوە بە شێوەیەکی وای بێت سەقافە و کەلتور خۆی ئەم مۆزوعە ئەبێ ئێمە بیوروژێنین ئەم بەرنامەی ئێوە و قسەکردن لەسەر ئەمە و کۆنفرانسی بۆ بگیرێەوە بێتە یاسا بێتە قەزەیەکی ڕێی عام و ئەو کاتە ئەو بابەتەشی تێکەوێت کە گەرێکی زیانی لێکەوت لە ڕێکلامێک بەتایبەتی ئەگەر مەجالم بی مۆزوعی لایەنی تەندروستی ئەو ڕێکلامانەی کە بۆ بواری صحیح بەکاربێت زۆر بە دیقەتەوە پەخش بکرێن و کەناڵ تەلەڤیزیۆنەکان ڕێگە بەخۆیان نێن شتێک بڵاوکەنەوە کە ڕەنگە لە سەبوورە بە کورتی سەبات بۆی کە لە تۆڕە کۆمەڵاتەکان خەڵکی پەیدا بوو لە دەرەوەی دەڵێ مەسەلا ئەم جۆرە حەپ و نازەم دەرمانە هەیە خۆی دێنێتەوە کۆنتترۆل جۆری هەیە ینی باوەڕ ناکەم تۆ لە دەرەوە ڕێکلام بۆ کاڵایەک بکەی و بینێریتەوە بە بەرید ئایا لە کوێ من کۆنتترۆلەکرێ باوەڕ ناکەم بەو شێوازە سپاسکەم هاوات خەن سەبارەت بەوەی کە بەشێک لە ڕێکلامەکان بۆ نمونە لە نێوان پیا و ئافرەت یاخود ئافرەت خۆشیان ناوزڕاندن و قسەی نەشاوی ترەیە تا چەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگە و لەسەر تەنانەت منداڵیش بۆ نمونە زۆر جار کێشەی کۆمەڵاتی دروست بووە بۆ منە دایک کە بۆتێتی چ بکەم مناڵەکەم لاسایی ئەو
ڕکلامە زۆر ئەکاتەوە یا ئەو شتە بکاتەوە کە ئەوان کردویانەتەوە یا زۆر جار شتێتی لەگەڵ هاوڕەکانی هەمان شت مارسەکات یا توێتی من ئیلا هەر ئەوەم ئەبێ هەر ئەوم بۆ بکڕێ لەبەر ئەوەی مینیمە فلان مناڵە فلان ڕکلامە بەدەستیەوە بووە یعنی ئەوە دەدی کالکتۆر ئاماژی بە شتێکی زۆر جوانە کەناڵە محالیەکانی هەولێر یعنی کۆمەڵی ڕکلام ئەکەن بەڕاستی یعنی هەر جار تەریخە بیتەوە کە سێریەکەی ئەمنە بێ کەڵک و بێ پرانسیبن یعنی هیچ شتێکی هیچ بەهایەکی من خۆم کەسێک نیم سوارم لە بواری ڕکلامە بەڵام ینی هەستەکەی زۆر بێ نرخ و بێ بەهایەکە پیشانی بینەر و شاری خەڵک ماسەرام و چین توێژەکان گرینگە بەرامبەر بە کاری ڕکلام بە تایبەتەوەی کە پەیوەندی بە بابەتی ئافرەتان و جوانکاریەوە پێویستە بەڕاستی ئێمە هەر بیر لەوە نەکەینەوەنی شتەکە بۆ مەسلحەتی ژیانی خۆمان زۆرتری ئەو کەسانی کە لە ڕکلامە بەشدارە بن کاگ حەکیم ئەوانن کە داهاتێکی لەسەروەرگن بڕێ بۆ بڕێ پارە ئەو کارە ئەکەن یا بۆ ناودەرکردنی خۆیان ئەوە ئەکەن ئێمە ڕاستی لێرەوە داوا لە هەموو ئەو خانم ئەکتەرانەکەی ڕاستی کە ڕۆڵ ئەبینین لە بوارانەیە کە ڕکلامتیە بەڕاستی بزانن ئەو ڕۆڵی پیان ئەدرێت چییە تا چەند لە مەسلحەتی بەهاو نرخ و جوانی خۆیانە خۆی زانێک کە لەو ڕکلامانە بەشداریەکەن چونکە خۆی ئەکتەرە لە ئەکتەرکردنا ئەم مافە ئاساییە ینی مەسەن ئافرەتێک ڕەنگە لە سنجرە تەمسیلیەکە دەوری ئافرەتێکی خراپ بینێ بەس خۆی ئەسڵا خراپ نەبێ ڕەنگە کەسێکی کۆمیدی ڕەنگە خۆی کەسێکی کۆمیدی نەبێ ڕەنگە کەسێکی ینی جابەوە بێ لە ڕەنگە خۆی جاب ئەمە بۆ ئەکتەرکردن بۆ تەمسیل وانە شتێکی طبیعیە بەزە ڕکلامە ئەوان ئەو حاڵەتیان نەقلەکەن بۆ ڕکلام مەفرۆزە لە ڕکلامەکە قبوڵی ئەوە نەکات طبیعیە لەبەر چی لەبەر ئەو کێشانەی کە لە کۆمەڵگەشا دروست دەبێت ینی زۆر جاری وایە تۆ کێشەکان هەستی پێ ناگەی تاوەتە خێتا توانی کە ئێمە لەناو کۆمەڵگای ئەژین ئێمە کوڕەخراوێکی ژنان ئیشمان لەسەر خانمان بەگشتی و مناڵان و پەروەردەکردن و گەشەپێدانی خانمانە ینی زۆر جاری وایە بۆ کێشە هەبووە هاتووەتە لای ئەوە شەبوو کە بۆی ڕکلامەوە کێشە دروست بێ کە مەسەڵەن داواکاری هەبوو بێ دەبێ ئەو شتە بکرد بابەتی ناوماڵ و من نمونەی پێشتر نمونەی ئەو خانمم بۆ باسکردن کە بەهۆی شامپۆیەکە ینی کێشەی قژی بۆ دروست بووە ئەمە کێشە ینی دکتۆرە بێ بکەیتەوە تاوکو ئەوە تعویزکەیتەوانێت یا بۆ منە حەپێکی زەعیفی کڕاوە ئەمە هەر هەمان شتە کێشە دروست ناکات بەڕاستی دەبێت چی بکرێ بەوەی کە ئافرەتان بە دوور بن لە بازرگانیکردن ڕکلامە بە کورتی سوپاس داواکەین بەڕاستی یاساگرێک بخرێ بۆ ئەو بابەتانە نەکتەنها بۆ ئافرەتان بۆ هەموو ڕکلام کە ئافرەت یەکەمین کەسە تایە بەشدارە و داوامان کرد لە ئافرەتانی کە لە بەشدار بن لە ڕکلامەکانە بزانن ڕۆڵیان چییە سپاس زۆر سپاس کاک هەندرێن نیم خولەکیش بۆ بەڕێزت چی بکرێ بۆ باشکردنی ڕکلام بە کورتی بە سپاس بێگومان من تاکی لەوە دەکەمەوە کە پێویستە کار لەسەر ئەوە بکرێت سەقافەی کۆمەڵگەی کوردستانی بەرز بکرێتەوە بە هەمولایەک و کوردستان خەڵکی کوردستان بپارێزرێت لە هەموو کاریگەریەکانی کە نەرێنی ینی کاریگەری نەرێنی دەبێتن بەڵام دیسان لە بیربان نەچێ ئێستا لە ئەنجامی جیهانگیری و پێشکەوتنی تەکنۆلۆژیای گەیاندن و ئەنتەرنێت و هەموو ئەو ئامرەزانە کاریگەر ڕێگرتن بەرامەوە وەکو شەمەدەفەرەکەی ناتوانانی بەری بگریت چکە بەری پێ بگری پانت دەکاتەوە گەرنا بەڵام چۆن لە فارگۆنەکانی پشتەوە ڕێشی دەخی ئەمە گرنگە سپاس دەکەم دکتۆرە گەشتێک ناوی بە کورتی وەزارەتی ڕۆشنبیری سندیکای ڕۆژنامەنووسان کۆمپانیا ڕکلامەکانیش نابێ فەرامۆش بکرێن کۆمپانیا ئابوورەکانیش پێکەوە توانین ئەم حاڵتە چارەسەرکەین و ئیتیک و ئەخلاقاتێکدا بنرێ کە هەمومان پابەندی پرەنسیپەکانی بڵاوکردن سپاس بۆ بەرەزان دکتۆر یحیا عومەر ڕەشاوی مامۆستای زانکۆ و پسپۆڕی ڕاگەیان هەروەها مەهاباد عەبدول کارگێری سکرتارێتی ڕێکخراوی پشتیوانی ئیسلامی کوردستان هەروەها لە هاوبێرەوە هەندرێن ئەحمەد سکرتێری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ